بناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر دواگۆڕانکاریەکانی ڕەوشی سووریا ئەوە داهاتووی کورد لە سووریا و لە ناوچەکە لە عێراق لە تورکیا دەکەین هەروە قسە لەسەر کۆبوونەوەکەی ئەحمەد شەرع و وەفدی هێزەکانی سووریای دموکراتیش دەکەین کە لەسەر ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیکیان ئەنجام داوە و ئایا لەسەر چی ڕێکەوتون و سەبارەت بە مامەڵەی وڵاتانیش لەگەڵ ئیدارەی نوێی سووریا چۆنە ئەوە ڕۆڵی تورکیا سعودیە قەتەر وڵاتانی تر چۆن دەبێ و سەبارەت بە ئێرانیش لەمە دوای ئەوەی کە هیلالی شیعی تێکشکە لە سووریا ئایا ڕۆڵی ئێران لەمە چۆن دەبێ یاخود ئێران دەتوانێت جارێکی تر بچێتەوە سووریا ئەم پرسانە لەگەڵ ڕێک لە بەڕێزان مامۆستا شیروان شەمێرانی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرۆ دکتۆر محەممەد بازیانی ئەندامی مەکتەبی وتەبێژ و ئەندامی مەکتەبی سیاسی بستنەوەی پەیوەندی ئیسلامی لەگەڵمان دەبێت سوپاسیان بەدەبوون وڵاتان دەکەین مامۆستا شیروان بەخێر بێنەکە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین نزیکەی مانگێک دەبێت بەشار ئەسەد کەوتووە مامەڵەی وڵاتان ئێستا چۆنە لەگەڵ ئەحمەد شەرع و ئیدارەی نوێی سووریا هەمووان باوەشیان بۆ کردوتەوە سپاس بسم الله الرحمن الرحیم هەمویان چاودێرن ئەوەی کەوا ئێستا ڕۆدا چاودێری ئەەکەن هەندێک لە وڵاتەکان لەوانەیە ئەم مەرحەلەیە کەوا ئێستا سووریا پێێتەیە پەڕی هێشتا وڵاتێکە بەو شکلێکەوە پێویست بیان حکوومەتەکە دانەمەزرا و هێشتا سووریای نوێ خۆی نەگرتووە و بناغەکانی دیار نینیان ئاسۆکانی دیارن بۆیە هەندێک لە وڵاتانە هەرێکێکیان ئەمانجێکی تایبەتی خۆی هەیە چه ئەمریکا بە تایبەتیەوە خۆی بۆ خۆی جیهانە و کۆمەلگای نێودەوڵەتی بریتێ لە ئەمریکا پاشان ئەوروپیەکان وڵاتانی شەرق بە رووسیاشەوە ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتیەوان دوورن لە ئەو مەسەلە ئەمنێتەوە وڵات عەرەبیەکانیش پێشبڕکێیەک هەیە لە نێوانیانە چون کازانن کەوا لە کۆتایە ئەبێ ئەوان مامەڵە بکەن لەگەڵ سووریا ئایا ئەم سوورای ئێستا بەیان سوورای داهاتوو خواگەر ئەو دەسەڵاتشکەوە ئێستا هەیە لە سووریا نەمێنێت بەو شکلەیەکەوە ئێستا ببێتە دەسەڵاتێکی گشتگیر واتە ئەو دەسەڵاتە ڕەهاییکەوە ئێستا لە لای شەرا هەیە نەمێنێ بەڵام لە داهاتووە هەر کاریگەر ئەبێ بۆیە هەندێکیان هەنەوێت ئێستا بنشینەیەکدا بنێن بۆ داهاتوو یان هیچ نەبێ دوور نەبن بۆ ئەوەی کەوا سووریا بە دوور لە ئەوان ئاراستەرنەوە نەگرێت و نەڕوە دوایی بەرژەوەندەکانیان بکەوێتە خەتەرەوە یان یەکێکێکە پێشیان باتەوە لە وڵاتە عەرەبیەکان ئەوە زیاتر بە تایبەت سعودیە ئەوەیە سعودی چی دەوێت چونکە ئێستا یەکەم وڵاتە پێشوازی لە وەفدێکی حکوومەتی کاتی سووریا کردبوو لە وەزیری دەرەوەیان بەرگریان سەرۆکی دەستگای هەواڵگریە پێشبڕێکێکە لە نێوان سعودیەکان و قەتەر و وڵاتانی ترە چۆنەیە سعودیە من وازانم چوار هۆکار هەبووکەوە ئەو هەنگاوە بنێ هۆکاری یەکەمیان دیدارەکەی ئەحمەد شەرع بوو لە کەناڵی العەرەبیە و پێچێ ئەو دیدارشکەوە عەرەبیە لەگەڵ شەرع کردی وەک بڵێ ئەوەی لە ئیستیخباراتە پێوترە ئیستیطلاع بۆ ئەوەی کەوا ڕای بزانن لە باتی ئەوەی کەوا شتانێک بنێرن بۆ لای بزانن چی ئەکایان بە شێوەیەک ئەوان ڕاگەاندنیان نەرجا هەندێک لە دەستگاکان ڕاگەاندنە و ئەنێن بە هەواڵگری ئاشکرا ئەوە کاریگەرێکی ڕاستەوخۆی هەبوو ئەحمەد شەرعیش پەیامی باشی نارد بۆ سعودیە یعنی پەیامی هەم سیاسی و هەم عاتیفی سۆزداری خۆی نارد بۆ سعودیەکەوە لە ڕیاض لەدایک بۆ ئێستاش بیرێکاتەوە و ئەوێ بڕاتەوە بۆ ڕیاض و سعودیە شانازی بەوەوە ئەکاکە سعودیە هەبووە ئەمە خاڵی یەکەمیان هۆکارێکەکەمان هۆکاری دووەمیان بریتە لەوەی کەوان سعودیە لەگەڵ ئیمارات قەتەر وڵاتەکان لە سەرەتای شۆڕشەوە لە 2011 بە دواوە تا 2014 و 15 ئەو ناوە هۆکارێکی باشی یارمەتی دەرێک و پاڵپشتێکی باشی جۆڵانەوەی گەلی سووریا بوون و ئەگەر ئەوانیش نەیانویستایە کورسی سووریا نەئەدرای ئۆپۆزیسیۆن لە کۆمکاری عەرەبی بە پاڵپشتی ئەوان بوو ئەمە هۆکاری دوم هۆکاری سێم پێشبڕکێ لەگەڵ قەتەر و تورکیا بۆ ئەوەی کەوا ئەو ئاماژانێکەوە ئێستا هەن تورکیا ترتەوا بۆتە خاوەنی هەژمونی یەکەم لە سووریا و ئەوەش دیارە تا ئاستێک دیارە ئەگەر سنووردار نەکرێت هۆکاری چوارەم بەرژەوەندەکانی خۆیەتی ئەوەیەکەوە پێشی وڵاتان بداتەوە گوایەکەوە ئەو گەورەترین وڵاتەوە پێشتریش ئێمە ئەوە بزانین دوو ڕۆژێش پێش ئەوە ئەمینداری گشتی ئەنجومەنی هاریکاری عەرەبی لەگەڵ جێگری وەزیری دەرەوەی کوێت هاتنە دمەشق لەگەڵ ئەحمەد شەرع دیداریان کرد باش بەس وەفدی زۆر دەڕوا بڵێن هەموو وەفدەکان ڕۆشتن هی وڵاتان ئیکێ زیاتر نەڕۆیشتووە وەفدی وڵاتەکان ئەو دیارن ئەوانەی کەوا پێویست بن ڕۆیشتون ینی مصر تا ئێستا تەنها بە تەلەفۆنێک وازانم
مامەڵەیان لەگەڵا کردەوە چونکە مێسادا هەم زۆر دوورە نە هەم دوورە باشە و هەمیش ناوێ مامەڵە لەگەڵ گرۆپێک بکاکەوە لە لای ئەو لەوانەیە هەندێک کەسیان تاوانبار بن لەوانەیە کەسانێکە بن ئێستا لە سووریا یان پەیوەندیان لەگەڵ سووریەکانیان لەو ناوچانە بن کەەوە ڕزگارکراوە لە ئێدێب و ساڵانێکە دوور نییە کە لە لای مەسەر جێگای پێشوازی نەبن هەندێک هۆکار هەیە بەڵام من وازانم ئەوەی کەەوە گرنگ بێ بۆ دیمەشق بە شێوەیەکی گشتی نەک بۆ شەرع بۆ دیمەشق وەک پایتەختوەتە بۆ سووریا وەک دەوڵەت وڵاتانی دراوسەیە دراوسەی سووریا زائیدەن لە سەرەتاوە ئەمریکا وڵاتانی دراوسێ و هەندی وڵاتانی ئەوروپی و کەنداوی عەرەبی وڵاتانی تر خۆیان دوایی دێن بۆ ئەوەی کەوا پەیوەندی دیبلۆماسیە ئابوورەیان هەر شتێکی ترە وەک چین یان ئەمەنە ئێران وازانم دەرگا بەڕوویان ناکرێتەوە لە مەرحەلەیە دەرگایان بەڕوودا داخراوە ئەسڵەن یەکێک بوو ئەگەر لێرە نازانم باسمان کردیانە یەکێک بوو لەو مەرجانەی کەوا سووریا بە فەرز کرا و داوا کرا لە بەشار ئەسەد بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات ڕادەستکا و بمێنێتەوە لە دیمەشق لە سووریا وەک بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایشی 2254 ئەوە بوو ئێرە بەجددی بەشار ئەسەد خەریک بۆ ئێرانەکانی دەرەکرد لە کۆتای ڕۆژەکان پەیوەندیان تێکچوو نە کۆتای ڕۆژەکان تۆ 6 ماوە بەرەو ژوور ئەنی پەیوەندیەکانیان تێکچوو پەیوەندی ئێران و لەگەڵ بەشار ئەسەد خراپ لەسەر چی لەسەر ئەوە بووکەوە وەک بڵێ ئێران عادەتێکی هەیە لە هەر شوێنێکا بێ ئەوێ زاڵ بێ ئەوانش باسیین عقل جۆرە عقلێکی تایبەتیان هەیە سەربازیە ئەمە لە لایەکی تر ئەوەیەک ناڕۆژ ئەوایەکان یاڵێن و ئێستش مەرجە بەسەر ئەوەی دوای شەرادێت هەر کەسێک بێ کەوا ئەبێ ئێران دەرگای بە ئاسانی بۆ نەکرێتەوە هیچ نەبێ ئێستا دەرگای بۆ نەکرێتەوە وە گەلی سووریاش بە سەراحەت گەلی سووریا نایانەوە دەرگا بکەنەوە بۆ ئێران لە مەرحەلە بەڵێ دێمە خزمەت مامۆستا کاوی تۆر محەممەد جەنابیشەوە خێر بەی سوپاسیان بەدەبوون دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێشی بزانین لەسەر ئەو گۆڕانکاریانەی سووریا و کارەکانی حکوومەتی کاتی ئێستای سووریاش بەرامبەر بە پێکاتەکان جا کورد بێ سونە بێ بڵێن عەلەویەکان بێ دروزەکان بێ تا ئێستا مامەڵەیەکی چۆنیان کردەوە مامەڵەیەکی زیرەکانی لەگەڵ ئەو بارودۆخە و نزیکەی مانگێک دەبێت کە بەشار ئەسەد ڕۆیشتووە بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين في خوشحالم لم كان درباري بابتي زور جرينك كرودايشي جورية للرجالات ناينو بتايبت لسوريا وناوتشكا بخلاتني مي وانا برزكي جناب اشتكم رئيس حكومة بو بينراني ام كان على خوش يستاهل خويل راسي دا شروبي زوري ام وضعي كبو چونکە بەڕاستی لە تەوەقعی و خەڵکێکی زۆرانە بوو حتا سیاسەتمەدارانیش تەسەوری ئەوە ناکرا بەم شێوازە ڕژێمی با بڵێین بەشار ئەسەد ئاوا بکەوێ بۆیە بەڕاستی شرۆڤەی زۆری ئەوێ بەڵام ئەوەی کە دەبینرێ لە سەرەتای ئەم ڕزگارکردنی سووریا لە ڕژێمێکی زۆر درۆندە تا ئەم ساتە وەختە بەتایبەت ئەحمەد شەرع زۆر بە مەوزون هاوسەنگیی زۆر لە سیاسەتە چۆن لە عسکرێکە حقیقەتەن بە تەواوەتی بردیانەوە لە هەمان وەختشا لە هەڵسوگۆتەکانە هەم لە ناوخۆ هەم بۆ دەوڵەتانی دەور و پشت وەکو میوانە بۆ ڕێزەکەشتانی شارەتی پێکرد هەم بۆ با بڵێن دەوڵەتانی زلهێزی دنیاش تەنانەت مەجالی حیواری لەگەڵ هەموو شوێنەکانە هێشتەوە ئەو بە تایبەتر ئەگەر بێت ئێمە تەرکیزکەینە سەر دوو خاڵ کە زۆر گرنگە یەکەمیان احتیماماتی زۆر گەورەی بە واقعی ناو سووریادا هەیە وەکو وڵاتی سووریا و هەمووشی بەستاوە بەو دەستورەی کە لە داهاتوودا دائەندرێ و زۆر عاقلانە وەڵامی ئەو پرسیارانە ئەداتەوە یعنی توانم بڵێم وەکو سیاسیەکی زۆر زۆر محەقق دەرئەکەوێ بۆیە زۆرێک لە ڕۆژاوایەکان ئیشارەت بۆ دەکەن دەڵێن ئەحمەد شەرع کەسێکی زۆر بڕاغماتیە بڕاغماتی چییە یعنی ئەتوانێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو واقعی کە دێ هەڵبەتە ئەو تەجروبە و ئەزمونەشی کە پێی ڕۆیشتەوە بە حەقیقەتەن یعنی ئەوەی کە با بڵێن هەتا دێنێش وەکو پێویست با بڵێن بە ئێرهابی و بە مەسەلەیادایانە ناو و تەنانەت حتا یعنی 10 ملیۆنیان داناوە بەس بۆ ئەوەی کە شوێن و مەکانی پێنیشاندن ئێستا هەر ئەوانە ئیشارەت بۆ دەکەن کە ئەم کابرایە ڕەجولی مەرحەلەیە بۆ سووریای ئێستا
ئەمێنێتەوە ئەمەی کە تا ئێستا هاتوونە حقەتەن زۆر بەڕێک و پێچی هاتوونە ئەو لێبوردەیە کە بوویانە و لە هەمان وەختیشە لەگەڵ لێبوردەیەکە وریان یعنی ئێمە ئێستاگە بێت و بەراوردی کەین بە واقعی میسر و مرسی خدا عافیکەوە و ئینشاءالله بە شەهید قبوڵی کردووە و بە هەنگاوەکانی ئەمان ینی فەرقێکی زۆر زۆری هەیە ینی مرسی واقعی میسری جایە ڕاستە لەگەڵ سووریایە ئەمان بەهێز و قوتێکی زۆرەوە هاتنەوە عسکەرێکی زۆر و مدرڕەب بوو و تەجروبە و ئەزمموی ئەدلیبیشیان هاوردووە کە ئەو تەقریرانەی کە باسی ئەدلیبەکە ئەدلب دقەیەکش کارەبای لێ نەبڕاوە ئەمە مەسئلەیەکە ینی نمونەیەکی مستەغەری سووریایەکی مستەقبەلیان بۆ خۆیان داڕشتووە بە حکمی ئەوەی ئەگەر کەسانی دەستپاک و با بڵێن خاوەن استراتیژ ئەگەر حکمی لە هەر شوێنێ کرد بە دید و بۆچوونی ئێمە ئەو منطقەیە ئەبوژێتەوە سووریاش بە حکمی مەوقعەکەی هەر تاریخیەن موقعێکی زۆر زۆر حساسە لە تاریخی حتا ڕۆم و بێزنتنی و ئەو وەختانش و حتا لە مەسەلەی ئیسلامیشە کە کاتێ با بڵێن لە ژێر دەستی ڕۆمەکان بوو حقیقەتەن کەوتە ژێر دەستی ئیسلامەوە لەوێ ئینتفاقی فتوحاتی گەورە کرا بۆیە تەوقعی وا کرێ ئەم سووریا موقعێکی زۆر استراتیژیە هەم بۆ وڵاتانی عەرەبی و هەم بۆ وڵاتانی ئیسلامیش هەم لەسەر دەریاشە ئەمە مەسئلەیەکی زۆر گەورەیە بەڵام ئەمێنێتەوە کۆمەڵی مەخاتر هەیە کۆمەڵی ترس هەیە بۆ پرسەکەیان ئەوەش ئەوێ زۆر بە حکمەتێکی زۆرەوە مامەڵە بکەن و ترسەکان چین کاوتۆر مەسەلەی بڵێ مەترسیەکان حقیقەتەن لە حاڵەتێکایە ئەوەی کە من تێگەم زۆر بە حکمەتێکی زۆر تا ئەم ساتەوەختە مەترسیەکان ئەتوانم بڵێم لە ناو خودی خۆشە هەیە و لە دەرەوەی با بڵێن خۆشیانە هەیە بە حکمی ئەوەی کە لە دەرەوە ئێستا چاودێری ئەماکەن ئێستا عموم ئەو دەوڵەت هەندێک دەوڵەت هەیە تەمان زۆر مرتاح نییە وەزعیکە هەیە مەتەلەن بۆ نمونە با بڵێن دەوڵەتی زایۆنیزمی زۆر بێتاقەتە لەم قەزەیە کە هەیە ڕوئەدا بەڵگەودەریش هاتوو تا هەندێشێن لە با بڵێن ناو خاکی سووریا لە هەمان وەختشا جمهوری ئیسلامی ئێرانیش بە طەبیعەتی حاڵ بە حکمی ئەوەی دەسەڵاتێک بووە لێ هاوپەیمان بۆ لەگەڵیا و محوەری مقاومە بۆ بە زمانی حاڵ ئێستا نەماوە بەڵام هەندێک ئیشاراتیش هەیە هەم جمهوری ئیسلامی ئێرانیش دەیەوێ مامەڵەیەک بە شێوازێک لە شێوازەکان تەسریحاتەکانیان ئیشارەت بەوە دەکەن کە دەیانێ مامەڵە بکەن و واقعی سووریا و شعبی سووریا و میلەتی سووریا و ئەم نیزامە تازەیە لەگەڵ یا مامەڵە بکەن ئیشارات هەیە ئەگەر ئینسان تەماشایکە واتە و هەمە ڕووسەکانیش بە هەمان شێوە ئەیانێ مامەڵە بکەن لەگەڵیانە چونکە بۆتە ئەمری واقع وەکو متەغەلی بسەیفەکەیە ئێستا و میلەتی سووریاش بەحقەتە میلەتێکی زیرەکەن لە تاریخە کۆمەڵە میلەتێکی زیرەکەن تەنانەت حتا چونەتە هەموو وڵاتانی دنیا ئەمڕۆ کە ئێستا بگەڕێنشەوە بۆ شوێنەکانی خۆیان تەماشاکەین جزئێ لە کەلینە دروست ئەبێ لەو شارانەش لە وڵاتانەش تەنانەت ئەو زیرەشیەکیان هەیە و بێجگلەوە ئەردی سووریا پێوترێ سەبەتەیەکی خۆراکی زۆر زۆر گەورە ئەتوانم بڵێم وەکو چۆن شارە زووری ئێمە ئەوترێ سەبەتەیەکی خۆراکە بۆ ڕۆژەڵاتی ناوین سووریاش سەبەتەیەکی خۆراکی زۆر زۆر گەورەیە بۆ ناوچەکە چووکە هەم ئەردێکی باشی هەیە هەم کۆمەڵە خەڵکێکی زیرێکی هەیە و کۆمەڵ خەڵکێکە ئیش ئەکەن ئەزمون و تەجروبەیەکی زۆریان هەیە بە حکمی ئەوەی کرد لەسەر بەحن و کۆمەڵی مەسائلیان هەیە لە لای ئەوان زۆر باش شامات بە هەمووی شام یعنی بەحقەتەن فەڵەستینە ئوردنە با بڵێن لوبنانە ئەو شوێنانە بەحقەتەن گەیانی کە دائیمەن خێر و بەرەکەتی زۆری تێدایە بۆیە من نەزەرم وایە ئەم تەسەوراتانی کەیکا بەم شێوازە بڕوا من قەنەعەتمە هەموو دەوڵەتانی دنیا مامەڵەکەن لەگەڵیا و سیواقشەکەن بۆ ئەوەی کە بێن ئیستثماری ماڵ سامانی خۆیان بکەن لەوەیە و قازانیش بکەن ئەمێنێتەوە خەتەرە گەورەکە بە نەزەر من کە ئێستا هەیە مەسئلەی کورد زۆر مەوزوعێکە زۆر بە حکمەتانە مامەڵە بکرێ لەگەڵیە کاکتۆر دێمەوە خزمەت بە حکمەتانە مامەڵە بکە لەگەڵ ئەم بەڵێ ئەوەش مەترسەیەکە یعنی نەک ئیستیغلال بکرێ بە شێوازی لە شێوازی بێ کورد چاوکراوە بێ لە کوردستانی با بڵێن بەڵێ دێمەوە خزمەت قسەی لەسەر دەکەین لە ڕۆژاو کاکتۆر بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر مامۆستا شیروان سەبارەت بە کۆبوونەوەی بڵێن مامەڵای لەگەڵ کورد باز دەوەکرد لەو ڕۆژانەشدا لە دووشەممە وەفدێکی سەدە لەگەڵ ئەحمەد شەرە کۆبوونەتەوە دیارێکی ڕۆشتووە مەزڵۆم کۆبانی خۆی ڕۆشتووە نازان هیچ کەسێکیان باسی ناکەن کەەوە کێ ڕۆشتۆ و چۆن و من هەوڵمدا لە ڕاستیە بەڵام
دەستم نەکەوت ینی ئەوەندە هەبووکەوە دەست نەکەوت کێ ڕۆشتۆ لەوانەیە هەر نەیڵێن ینی نەوترێ بۆچی چونکە ئەمە ئەو دانیشتنە نییەکەوە بڕیاری تیا بدرێت یەکەم لەسەر داوای ئەمریکەکان بووە و ئەمریکەکانیش برد نەک لەسەر داوای ئەمریکەکان بە ئاسانکاری و ڕێکخستنی ئەمریکەکان بووەوە بە فڕۆکەی ئەوانی شاندی هەسە قەسەدیان هەسەدا ڕۆشتونەتە دیمەشق ئەمریکەکان بردوونی ئەوە شتێکی زۆر باشەکەەوە کردویانە چونکە تورکیا ئێستا ئەوێکەوە گرفت یان پەیوەندی نێوان دیمەشق و قەسەد هەسەدا بە شێوەیەکی ئاڵۆزی بمێنێتەوە تا ئەو کاتێکەوە ترامپ ئەوێتکەوە ئەو ئەنقەرە لەگەڵ واشنگتن ئەو مەسەرە یەکلایی بکەنەوە و ئیدارەی ئێستاش لە ئەمریکا ئامادەی ئەوەی نییەکەوە زۆر لەگەڵ تورکیا بڕات بۆ ئەم بابەتە چونکە ئەو لە چوارچێوەی هەموو سووریا تەماشایەکە نەک لەوەیکەوە تەنها هەستێکی ئەم نییە ئاسایشێ لە لای تورکیا بەڵکو لە چوارچێوەی هەموو سووریا ئێوارە ئەو دۆزە بەشێ بێت لەو ڕێکخستنەی کەوا لە سووریا هەمووی ئەکرێ بە نەک بەجیا ئەوە باشیان کردووەکەوە ڕۆیشتون بەڵام لە کۆتاییە من ئازانم هەر کەس وجە نەزاری خۆی خست بێتە بەردەم مجرد دانیشتنەکە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەم دوو کیانە قەسەد و ئەو ناوچەیەکەوە ئێستا بەزەر دەیبینین ئەچێتەوە سەر ناوچە سەوزەکە و هەمووی ئەبێتەوە بە یەک ڕنگ ئەو بۆ دوو ڕەنگە ئێستا کەوتە بیرم بۆ سەوز و زەرد ئەوە ناوچەکانی هەسەدەیە ئێستا سەرنجێ ڕاکێشتمەوە لەوێش زۆنی سەوز و زۆنی زەردە دوو ناوچێ زەردەکە بۆ کوردستانی خۆمان ناوچەی زۆنی سەوز و زەرد بۆی باخەکانیشمان هەروایە جا ئەوە ببێتەوە بە یەک ڕنگ خۆی بۆ خۆی ڕۆیشتن بۆ ئەتەمەن ئەوە ئێستا بۆم هات شتێک نەبووکە خۆی بۆ خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کەەوە ئەمان بۆ ئەوە ئەشێتیان نێتیان هەیە و دەسەڵاتیشیان نییە لی بێژگەلەوە کەوا ئەبێ بە یەکەوە ڕێک بکەون بە شێوەیەک ڕێکەکەون لە چێ چوارچێوەیەکی یاسا باس دەکەی باسی نەوت کرابێ کە ئێستا لەژێر کۆنتڕۆڵی هێزە کوردیەکاندایە باسی سنوورەکان کرابێ باسی چەک بڵێن داهاتما لە باسی هەموو ئەوانە کرابێ بەڵام هەسەدا ئێستا نابێت تەسلیم بێ بە ئەو شتانە هەمووی تەسلیم بکات ینی بڵێ باشە فەرموو بۆ چونکە تۆ هەرێک لەوانە مەرجی خۆی هەیە ئەبێت تۆ مەرجێک ینی مەرجی خۆی هەیە بەمانای ئەوەی ئەبێت کۆمەڵە مەرجێک لە سەدا هەشتا زیاتری نەوتەکە لە ناوچە ئیدارەی ئەوە لەوانەیە احتیمالە ئەو مەسائلانە یەکلایی ببنەوە دوای بەستنی کۆنگرەی گشتی نیشتیمانی وابرێ رەفسەی داهاتوو بەست مەرج نییە نەخێر هەتا ئێستا کەس داوت نەکراوە هەندێک گرفتی تیا هەیە هەندێک گرفتی تیا هەیە لەوانەیە هەرێک لایەنێک بۆ خۆی ناوی خۆیان دیاری کرد بکەوە ئامادە من لەو کۆنگرەیە ڕاستە شەراوتی لە هەوڵادەین هەفتەی یەکەمی ساڵی داهاتوو هاتە لە 5 ڕۆژی داهاتوو بەڵام هەتا ئێستا بانگهێشتی کەس نکراوە و ناژزانرێت چونکە ئەجندای ئەو جۆرە کۆنگرە ئەوێ بە شێوەیەکی گشتی دابنرێ شەر ئاراستەیەکی تری هەیە لایەنەکانی تریش لە دەرەوەی شەر ئاراستێکی تریان هەیە باشە بزمانسە کۆبنەوەکە باشە بە زۆفدی بڵێن ئێستا بە زۆفدی هێزەکانی سووریای دموکرات ڕۆشتن یا خۆ بڵێن ئەنجومەنی سووریای دموکرات ئەنە کەسەوانیان لەگەڵنی کە ڕۆشتوون ئەوان دابڕان تازە لە ئەوەی کەەوە بدێکی ئەو بەش بچێتە دیمەش کوردی بەشێکە لە ئۆپۆزیسیۆنی سووری بەشێکە لەوە پێوتری ئەئتیلاف الوەطنی السووری بەشێکە لەوە بەڵام لەگەڵ هەسەدە مامەڵەیەکە ئەوە کورد بەمانای ئەوەی ئەوێکەوە لەگەڵ هەسەدە بەیەکەوە مامەڵە لەگەڵ دیمەشق بکەن گرفتی هەسەدە لەگەڵ دیمەشق جیایە لە گرفتی ئەنە کەسە لەگەڵ دیمەشق هەسەدە مەسەلەکە تەنها کورد نییە چونکە هەموو ئەو ناوچەیەکەوە لەژێر دەسەڵاتی هەسەدەی هەمویان کورد نین ڕاستە عەرەبی بەشێکی زۆری عەرەبی تیا هەیەەوە تەنانەت لە ئەنجومەنی جێبەجێکردنی ئیدارەی سەربەخۆی ئیداری خۆ بەڕێوەبەری لە ئەوێ ڕۆژهڵاتی خۆی دارەکەش ناوی کوردی نییە ناوی باکوور و ڕۆژهڵاتی سووریە لە بەرنامەی بە ئیدارێکی کوردی نازانن لە بەرنامەی پەیەدەشان نییە تا ئێستا بە ناوی کوردەوە سنوورێکی جغرافی دیاری بکە تا ئێستا ئەیانەوێ بڵێن باکوور و ڕۆژهڵاتی سووریا ئەو ئیدارە سەربەخۆییکەوە ئێستا هەیە بەڵام ئەو ئیدارە سەربەخۆی ئەوە نامێنێتەوە سبەینێ ئەگەر ئەو عەشایرە عەرەبانە ئەو هۆزە عەرەبانە بزانن ئازادییان هەبێ پیان بڵێن ئەمێنەوە لێرە ئەمێنن یانیانە سووریا بێگومان ئەچنەوە سەر سووریا ینی ئەچنەوە سەر ئەو لایەنێکەوە عەرەب دەسەڵاتدارێتیانەک ئەو لایەنێکەوە بەڵام باشیەکی تری ئەوەی کەوا ئەم دوو لایەنە یەکیان دیوە ئەوەیەکەوە هەتا ئێستا ئەحمەد شەرع لەگەڵ هیچ پێکهاتەیەکی
سووری ئۆپۆزیسیۆنی سووری مامەڵەی نەکردو چۆن لەگەڵ کەسایەتەکانە مامەڵایەکە لەگەڵ توێژەکانە مامەڵایەکە لەگەڵ پیاوانی ئاینیە با بڵێن مامەڵایەکە لەگەڵ ئەندازیاران و کشتیاران و ئەمانە مامەڵایەکە هەتا ئێستا لەگەڵ پێکهاتەی سیاسی تەنانەت ئەوانش کە لە سەردەمی شۆڕشی سووریا بوون و لە ئۆپۆزیسیۆنی سووریا بوون هەتا ئێستا لەگەڵ کەسیانە مامەڵەی نەکردو و ئەزانم ئەگەر ئامادە بوو بێ دوێنێ ئەپێرێ ئەوە یەکەمین جارێکە کەوا لەگەڵ لایەنێکی دەرەوەی هاتەشە مامەڵە بکە دێم و خزمەتە بەزی سەوفدی لە مەودەوەفدی هاو بەشی کوردی پێک ناپێت وێ کە ئێستا بەتەنە ئەوانەی پێدەوە ئەنجومەنی سووریا دیموکرات ڕۆشن گرفتەکە پەیوەندی بە ئەنە کەسە و هەسەدە خۆیانەوە هەیە چونکە هەر ئەنە کەسە ئەوێ کوردانە بڕوات و ئەوێ شانێکی کوردی بێ ینی ئەو نەخۆشیکەوە لە هەندێک شوێنەیە لەوانەیە لای خۆشمان هەر لەوێ هەبێ کێ بەرپرسە کێ بەرپرسنیە بەرنامەکان چکان ئێستانە کەسە دەڵێ بە پێدەوانە خۆیان لە قەندیلدا ببڕان دەڵێن خۆیان لە تورکیادا ببڕێنە کەسە داواکاریەکی هەموو لایەنێکە بێجێ لە قەندیل خۆی سوپاس دەکەم دێمە خزمەتت کاک دکتۆر سەبارەت بە کورد کە باسی هەر دەرفەت هەیە یاخود مەترسیش هەیە ینی چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێ داهاتووی کورد لە سووریا و ئەو پرۆسە شتێکی ئێستش لە تورکیایە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە کوردەکان لا مەرکەزیەتێکیان دەستکەوێ هەرێمێکیان دەستکەوێت لە سووریا وڵا خۆی هەموو ئەگەرەکان کراوەیە ئەگەر کورد لەوێ بە حکمەتەوە بجوولێتەوە بە مەشورەتەوە بجوولێتەوە و بە فعلی قەرارەدان قەراری خۆیان بێ بڕیاریان بڕیاری با بڵێن سووریەکان خودی خۆیان بێ من نەزەرم وایە باشترین فرسەتیان بۆ هاتووە ئەمڕۆ بتوانن شتێک بۆ کوردەیە بکەن چونکە بە معلومە لای جەناوتان تا ئەم ساتەوەختا کورد جنسیەی نییە ینی جنسیە پێ نادرێ قوربانجان تا ئەم ساتەوەختا جنسیان نییە یعنی کورد زۆر مەحرومە لەوێ بە حقیقەت بەڵام ئیشکالەکەمان لێ دەوێ ئەوەیە ئەوان کوردش لێیە وەکو لای خۆمان بەداخەوە دەڵێم ستا وەکو میوانە بەڕێزەکەشتانی شارتان فیفر بە جەناوشتان مەسەلەن هەسەدە و ئەنە کەسە تا ئەم ساتەوەختا شێوازێک لە حیوارێکیان نییە بتێنێت هەیە هەردووکیان وجودیان هەیە لێ بە هەمان شێوەش مەسەلەی عەرەبەکان کە لە با بڵێن لە کۆنگرەی نیشتیمانین هی با بڵێن ڕۆژهەڵاتی سووریا و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەوانە عەجەبەن مووقیف هەڵوێستەکانیان لەمڕۆ بەدواوە چۆنە بێ من تەسەوڕ ئەەکەم زۆربەی زۆری ئەو هێزە عەرەبیانەی کە لەگەڵیان هەبوونە قەناعەتم هەیە داعبڕێن و کوردش لێ قەناعەتم هەیە زیاتر لەوانەیە خۆی بەتەنها بمێنێتەوە بۆیە بەڕاستی ئەبێ زۆر بە حکمەتەوە ئەوان بجوولێنەوە یعنی بە هیچ شێوازێک فرسەتە حکمەتەکە چییە؟ بەڵێ باسی حکمەتت کرد بە حکمەتەوە بجوڵێنەوە حکمەتەکە من نەزەرم وایە ئەوەیە با بڵێن قەرار خۆیان بێت ینی مەساڵحی ئەمڕۆ میلەتی کورد بزانن لە هەمان وەختیشە ینی دوور لە دەرەوەی خۆیان قەراراتیان پێ نەدرێ فەرز نەکرێ بەسەریانە چونکە ئەو فرسەتێکی زۆر باشە ئەوەی کە من تێگەم مەظلومی ئشارەتی بە هەندێک مەسائلی کردووە کە دەڵێ ئێمە بەشداری دەکەین لەم حکومەیە و لە حکومەتەیە و لە هەمان وەختشە ئێمە دەورێکمان ئەوێ ئەوە من لە هەندێک تەسریحی سەرەتایە بیستم یعنی شتی باشەوە یعنی نەک خۆیان پاراوێز خن مەتەنە بۆ نمونە ئەوەی کە لە عێراقا کرا ئەوەی لە عێراقا کرا کە سونەکان خۆیان دوورخستەوە ئەو شتانە ئەو بزەرێری گەورەیان کرد ئەمان ئەگەر بێت و خۆیان دوورخنەوە لەوەی کە بەشدار بن لەو کۆنگرەیە بە تایبەت ئەو کۆنگرێ زۆر کۆنگرێکی مهمە دەبێت دەوریان هەبێ و ئەبێ بەرنامەشیان هەبێ ینی بەرنامە کە حکمەتەکە لێرەدا ئەوەیە ئەوان نەکەونە ناو مەشروعی غەیری خۆیانەوە و نەزان بۆ چۆ ئەڕوا ئەبێ ئەوان خۆشیان مەشروعیان پێ بێ و مەشروعێکی واقعیشان پێ بێ ینی نەک با بڵێن شتێک بێ با بڵێن سیاست دائما طبیعەتی مەطلبی بەرز زیاد و مەطلبێکی خوارەوە لەو مابێنەیە ئەبێ مرونەتێکیان هەبێ لە مامەڵەکردنان لە داواکردنەکانە ئەمڕۆ بتێنێتێ سووریا ئەمڕۆ و بە تایبەتی ئێستا ئەو فسایلانی کە توانیان بە حقیقەتەن سووریا ڕزگارکەن لەو هەموو زوڵمەی کەتیایەتی ئەو هەموو بەندی خانانە شێنراوە ئەو هەموو مۆزعانە خوڵقاوە شێوازێکی جوانیان پیشانداوە بەس گرنگ ئەوەیە کە ئەوان ببنەمایی ئەوەی هەوێنی ئەو استقرار و ئارامی ئەگەر بێت و لە حاڵەتەکەیە ئێستا هەموو عالەم مامەڵاکە لەگەڵیانە بەڵێ سەبارەت بە کورد ینی پێ دوایە لا مەرکەزێتێکیان دەست دەکەوێت
وسبارەت بەو پرۆسە شتێکی ئێستاش لە تورکیاوە دەستی بێکرێتەوە من کاریگەری دەبێت لە سەرداهاتی کورد لە سووریا بە دووری نازانم چونکە واقعی ئەوان معارەزەی ئەوان فەرقەیە چونکە تقریبا زیاتر لە 30% مناطقی با بڵێین بە سووریا لەژێر دەستی ئەوانە ئێستا ئەگەر عەرەبەکانی لێ دەرکشێ بە زمان حاڵ بڵین 25% لە دەشێر دەستی ئەوانە ئەمە مەسئلەیەکە واقعەکە بۆیە من کاڵێم بە حکمت کۆمەڵێ شخصی شارەزا لە با بڵین فەنی مفاوەزات و دانستان کۆمەڵی شخصی قانونی بۆ ئەو مەسەلانە ئەبێ لە ناوێ بێ نەک سیاسی بڕوا یان عسکەری بڕوا ئەو شتانەیە کلا بکاتەوە دەبێت کەسی پسپۆر بنێرن یعنی کەسی شارەزا و دەبێ محاولە بکەن وەکو ئێمە نەبێ مەثەن ئێمە بەداخەوە دەڵێم زۆر جار کە مفاوەزاتەکرێ لەگەڵ حکوومەتی عێراقیە کەسی پرۆفشناڵ ناژێ بۆ ئەو شوێنانە مەثەن کەسێکی سیاسی ئەڕوا ئەوان هەمووی قانونی کە دێن دانیشت تەنانەت من نمونەیەک ئێنمەوە یعنی بۆیە بۆ ئیسفادە بکەن ئەوان یعنی لێرەوە لەم منبەرەوە ئێمە حەزەکەین کوردیش لەوێ حق و موافقانی خۆی وەرگێت یعنی بە حقیقەتەن چونکە مەظلومە کوردیش زۆر لەوێ مەظلومە یەکێک لەو خاڵانە بوو من بە یادم دێ لەم مفاوەزاتەکەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە کرا لەگەڵ تارق عەزیزە بەتایبەت مامۆستا محەممەد هەمۆندی دکتۆر محەممەد هەمۆندی ئیشارەتێکی زۆر جوانی کردی کە چوین بۆ ئەوێ تارق عەزیز کابرایەک بوو لەگەڵ کۆمەڵی قانونی لێ بوون پرسیاریان کردوتیان ئێوە چیتانەوێ وتی من وەختی خۆی قانونی حکومزاتەکەی هینم پێبوو کوردستانم پێبوو کە لەبینی ئێمە و حکوومەتا وەختی خۆی لە ساڵ 1975 نەگەیشتە نەتیجە وتم لەسەر ئەمە وتی ئەوە مۆزوعێکە چونکە من لەگەڵیان بووم وتم لەسەر ئەمە ئەوان کۆمەڵی قانونیان هاورد بۆیە ئێستا من قەنەعەتمەیە خەڵکیی زۆری قانونی ئێستا لە سووریا هەیە وەمکو میوانە بە ڕێزەکەتان ئیشارەتی پێکرد گەڕاونەتەوە ئێستا بۆ ئەوێ خەڵکیی زۆری قانونی گەڕاوەتەوە بەیە ئێمە لە قانونە کڵۆڵین لەوانەیە لە غیرەت و مەسایلی عسکەری و پێشمەرگایەتی و مەسایلەکە زۆر شتی باشمانێ بەڵام لە مەسائلی سیاسی و مەسائلی قانونی کڵۆڵیمان هەیە بۆیە من کە لێرالێم بە حکمت دەبێت یەکەمیان قەراراتیان بەدەستی خۆیان لە هیچ جەیەکەوە دانە ڕێژێ بۆیان و بە سەراحەتەن ئەڵێم یعنی واقعی سووریا ئێستا واقعێکی کەیە یعنی ئەوەی کە با بڵێن ئیتیهامی ئەوان ئەکرێ على ئەساس با بڵێن زۆر جار ئەوترێ یعنی ئەوترێ چێنێک ڕاستە لە قەندیلەوە ئەوان تەوجیه ئەکرێن بەڵام ئەمە نەبێ لەوەی تورکیاش وها ئەوترا بەڵام عەجەبە نەمە چەنێ ڕاستە ئەمە مەسئلەیەکە بەڵام ئەبێ ئەوان لەگەڵ واقعی خۆیان بگونجێنن و بتوانن ئەو قووەت و ئەو هێزەی کە هەیە لە جێشێکی نیزامیە ببێ وەکو ئەوەی ئینەکان کردیان ئەم دروزەکان ئیشارەتێکیان بە مەسەلەیە کرد کە ئێمە خودی خۆمان و جێشی خۆمان هەیە لەو منتقەیە و پێمان خۆش نییە جێشێک بێ بۆ ئەوێ ئیدارەی خۆمان ببین بەڕێوە بەڵام لە ضمنی ئەو ئیتیفاقەیە کە ئەکرێ لە کۆنگرەکەیە لە کۆنگرەکەشا زەرورەتە حزۆرێکی باشیان هەبێ لەوەیە بۆیە کۆمەڵێ شت دەوری خۆیانی تێدا بینی ئەو وەختەش ئەکید مفاوەزات ئەکرێ ئیدارەکەی یان زاتی ئەبێ حکومی زاتیەک ئەبێ یان ئەوە تا لە ضمنی شێوازە لە شێوازەکان ئەمە فەنی مفاوەزاتەکە زیاتر ئەدگەیەنێ بە شتێک و فەنی ئەو قانونیانی کە هەیەە ئەوان ئەگەنیشیان بێ دەوێ مەفروض وایە ئیسفادە بکەن لە قانونیەکان کوردەکان لە هەر شوێنێکەیە سپاس دەکەم دێمەوە خزمەتکە یاسا ناسەکان مامۆستا بە تایبەت قانونی دەستوری قانونی دەستوری سپاس دەکەم دێمە خزم مامۆستا سەبارەت بە مامەڵەی بڵێن هێزە کوردیەکان لەگەڵ دەستوری نوێی سووریا یاخود پرسی ئاین سێمەدەمی هەندێک لە دوان دەبینین ئەنە کە سەر لێدوانێکیان داوە دەڵی مەقبوڵناکەی حکوومەتێکی ئیسلامی هەبێ دەستورەکە ڕەنگێکی ئیسلامی هەبێ مەزلوم عەبدی لێ چاوپێکەوتنی کردوتی بە ئیسلامکردنی سووریا ڕوبەڕووی مەترسی دەکاتەوە ئەم لێدوانانە خراپ نین ینی ئێستا حکوومەتی داهات و حکوومەتێکی ئیسلامی و دەستورەکەش ڕەنگی ئیسلامی نابێت ئەو قسە تەنها لەلایەنە کوردەکانەوە ناکرێت لە دیمەشقیش ئەو دەنگەر هەیە ینی لە ناو عەرەبەکانی دیمەشق با بڵێن و ناشتوانیەوە کەسیش تا ئێستا من قەناعەتم نییە کەسیش نەیوتوێتی نەئەتوانێ کەوا حکوومەتێکی ئاینیان حکوومەتێکی ئیسلامی لە جاری حکوومەتی ئیسلامی چییە مشکلەکە ئەوەیە حکوومەتی ئیسلامی ئەگەر ئێران بێ یان سعودیە بێ ئەو بە سووریان ناشێ بەو شکلێکەوە هەیە و بە تایبەت ئەگەر سنە سعودیە بێ ئەوە زانین ئێستا لە جددا پێشانگای پەکینی ئەکرێت حاڵەتێکە گەیشتۆتاوە مەبەستمەوەیەکەوە تەنها کورد نین عەرەبەکانیشن من لیان ئەبیستم خۆیان باشکراڵێن ئێمە نامانەوێت حکوومەتێکی دینی لە تورکی لە سووریا دروست بێت ئەستن سروشتی سووریاش تەحملی ئەو جۆرە حکوومەتانە ناکات چونکە دورزیت هەیە
لەولاوە مەسیحیت هەیە مەسیحی ڕێژێکی زۆرن لە سووریا ئەوە کورد ئیسلامی سونە بەڵام قورسە زۆرینەیان باشە بەڵام هەر لە خۆیەوە ناخۆشە من خۆم بۆ خۆم پێم ناخۆشێکەوە کورد بێتە سەرمەشقی ئەو جۆرە بانگ هێشتا ئەو جۆرە بانگەشانە ئەوها هیچ پێویست ناکەوە بەشێکە لەو جەنگە ئایدۆلۆژیکەوە هێشتا لە خلفێت و لە باگراوندی تاکی کوردیە ماوە بۆیە ئەوە احتیمالە ترسێکیش بێلەوەیکەوە ئەم گروپە یان ئەو گروپانێکەوە ئێستا دەسەڵاتدارن لە باگراوندیان یان مێژوویەکە ئێمە لە نووسڕەوە پێش تەحری هەتەشە نووسڕە بوون بۆ نمونەگرو لەگەڵ داعیش شەریان کردو نووسڕە بەیعەتی بە ئەیمەن زەواهیری داوە لەناو دەست لیستی تیرۆری ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان ئەو ئەنجومەنی ئاساشە احتیمالە ئەو ترسە بێ بەڵام ئەوە هەر دروست نابێ بە قەناعەتی من نابێتە ترس و ئەحمەد شەرعیش ئەوەی ئەسڵن هەر لە مێشکان نییە دەستورەکە ئیسلامی نابێت ڕەنگی ئیسلامی نابێت سەرچاوی یاسادانانی وەکۆی لە عێراقە هەیە بۆ نمونە من وا ئەزانم ئەو لیژنەیەکەوە دائەنرێت بۆ نووسینەوەی دەستور ئەوە یەکسلایی ئەکاتەوە بەڵام هەر لیژنەیەکیشدا بنرێت بەبێ هەژمونی ئەمریکا بە تایبەت ئەو دەستورە نانووسرێتەوە وانەتەوە یەکگرتوەکانش بوونێکیان ئەبێ من هەرگیز ئەوان دژایەتی ئەوە ناکەن کەوا بڵێن ئاینی ڕسمی دەوڵەتە یان بەس احتیمالە ئەوە لا ببرێ بڵێ ڕئیس ئەبێ موسڵمان بێت یان دوور نییە بە دووری نازانم وەکۆی دەستوری عێراقەسە بوون مادەی دوو دڵنابێ یاسایەک دەرسی پێچەوانی بنەمان نەگۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت لەو شەوە ئاڵێ نابێ هیچ یاسایەک دەرچێت پێچەوانەی بنەمەکانی دیموکراسی هەر لە وەرگەی دووە ینی ئەم ئەوی سڕیوەتەوە بەم لاشیەکانیان ڕازی کرد بەولا کورد و ئاید علاوی و ئەحمەد چەلەبیان ڕازی کرد هەرێکێکیان بەهێنی خۆیان بەڵام بەو شکلە نابێ ئێمە چاوەڕێ بکەین بزانین ئەو دەستورە چۆن ئەنووسرێتەوە و ئەوەش هەر نابێتە مشکلە لە سووریا مشکلەی سووریا بەسکەوە کێشەی کوردە و کێشەی دروستە خۆ بەدوای مافەکانی بەدوای زمانی بەدوای دارەکەی ئەوە کێشەی کورد نییە من وازانم ئەوەی کەوا ئێستا ڕوئەدا لە سووریا کورد تا ئێستا باش هاتووە بەڵام لەوانەیە هەندێک داواکاری بکە ئەو داواکاریانەی قبول نەکرێنێک لەلایەن هەتەشەوە وەکوچی یعنی مەسئلەی بە تایبەت فیدرالیەت تاسە بە فەرمی داوێن کرد بۆ نمونە یان ئەوەی کەوا ئەو هێزەی پێ ئەوترێ قەسەد یان هەسەدا ئەو هێزە سەربازیە بەسەر بەخۆی بمێنێتەوە ئەو قبول ناکە هەتەشەش بمێنێتەوە تەنانەت باڕی سەربازی هەتەشە هەیە تەرشەم حەل ئەکا قەراری داوە لەم کۆنگرەیە ئەگەر هەفتەی داهاتووش بێت دە ڕۆژی کەش بێت دوو مانگی کەش بێت هەڵی بۆشێنێتەوە و ئەمریکەکان هیچ وڵاتێکیش ئەوە قبول ناکەن و شتێکیش هەیە ئێمە بزانین من متابعان زۆرەکەم هیچ وڵاتێکی عەرەبی نەک تەنها تورکیا و هیچ پێکهاتەیەکی سووری لەگەڵ ئەوە نینکەوە ناوچەیەکی سربەخۆ چ بە ناوی کورد چ بە ناوی غیری کوردەوە هەبێ و هیچ هێزێکی سەربازی هەبێ لە دەرەوەی وەزارەتی بەرگری سووریا نانەوێ وەک عێراقی لەبێت کورتێکی نانەوێ وەک عێراقی لەبێت باش بە کورتی لەسەر تورکیا بڵێن ئێستا هەژمونی هەیە بەس دەداهاتوودا زیان دەکەیە خۆت قازانج و سەبارەت بەو پرۆسە ئاشتێکە هەیە لەگەڵ کورد کاریگەری هەیە ئێستا بڵێن ئۆجەلان ئازاد بکرێ پەکەکە تا ڕادێک چالاکە سەربازەکانی ڕابگرێ کەمە کاریگەریە لەسەر ڕۆژاوی کوردستان و کورد بەشێکی زۆری ئەوەی کەوا تورکیا ئامانجی بێ و بیاوێت ئەو شەڕە ئەبێ دیمەشق بیکە چونکە دیمەشق دەوڵەت ئەو ئەبێ دەستی خۆی بەسەر هەموو خاکی سووریا بڵاو بکاتەوە ینی بگەێنێت بۆیە لەبەرەوە تورکیا زۆر زەرەر ناکە بەڵام هەندێک لە گرفتەکانی دیمەشقیان دەوڵەتی سووریا نەک هەتەشە دەوڵەتی سووریا بۆی چارەسەرەکەن ئەمە یەک دوو ئەو پرۆسەی ئاشتێکەوە ئێستا هەیە ئەو پرۆسە سەر بگرێ تورکیا بە تەواوی قازانجەکە لە سووریا لە سووریاش قازان دەکە لە سووریاش قازانجەکە ئەوە حد کوردیش قازانج دەکە ئەگەر پرۆسەی ئاشتی ئەوەی ئێستا ئەو هەنگاوەیەکەوە ئێستا هەیە لەگەڵ ئۆجەلان سەر بگرێ بۆ ئێمە قازانجە ئەو گرفتێکەوە ئێستا هەمانە لە دهۆک لە قەندیل لە زاگرۆس لەو شەخانی نامێنێ بۆ کوردانی ڕۆژ ئاوا هەر تەواو قازانجە و ئەگەر عکسەکەشی بێ بە معنای ئەوەی ئەگەر گرفتی سووریا لەگەڵ هەسەدا چارەسەر بێ بۆ کوردانی باکوور قازانجە و بۆ ئێمەش قازانجە یعنی هەمووی بەستراوە بە یەکەوە بەو شکڵا چاوەڕۆن کراوە سەرکەوتو بێ ئۆجەلان ئازاد بکرێت پەکەکە چالاکی سەربازی ڕابگرێ ئەو بەیانی کەجەکە شتێکی باش بوو کەوا ڕۆیشت من بە قەناعەتی من ئەگەر مەهەپە لەسەر ئەم سیاسەتی خۆی بڕوە لە کۆتاییە ئەگەنە ئامانجێک چونکە مەزلوم عەبدی عقلی زیاتر لە عقلی ئۆجەلانەوە نزیکە تا قەندیل جیاوازی عاقڵەکە بەڵێ بۆ ئێستش عەبدوڵڵا ئۆجەلان بە قەناعەتی من لە 175 بۆ 80 صفەتی سەرکردایەتی تیا هەیە ئایا ئایمە فکریمان بدڵە یان نا سیاسەتەکەیمان بدڵە یان نا بەڵام
صفەتی تایبەتمەندیەکانی کەسێکی سەرکردەی تیا هەیە و ئەو براگماتیزمیشکەوە ئێستا هەیەی ینی زۆر بە ئاسان بێ بەلامانەوەکەوە ئەو جێران بێت ئێستا بچێتە پەرلەمانی تورکیا ئەوە وتار بدا و ئاسایش بێ بەلامانەوە کەوا ڕەجەب تایب ئەردۆغان سبەینی بڕاتە تەل ئەبیب لەگەڵ ئیسرائیلە ئاشتەوایی بکە لەبەر ئەوەی کەوا ئەگەر بەرژەوەنی تورکیا هەردووکیان صفەتی سەرکردەی بەو شکل ساید نەورەسیش لە کاتی کەمەل ئاتاتورک ڕۆیشتە پەرلەمانی تورکیا و گوتاری خۆی دا لەسەر مەسەلەی کورد و ئاین. سپاس دەکەم کاکتۆر محەممەد پێنج خولەکەمان ماوە بە کورتیبی سپاس دەکەین سەبارەت بەو گۆڕانکارانێک کە لە سووریا ڕوودەدات ینی ئەگەری پەڕینەوە هەیەەوە سەبارەت بە کاریگەرشی لەسەر ڕەوتە ئیسلامیەکان ئەوە جۆرێکە لە بژانەوەش بۆ ڕەوتە ئیسلامیەکان کە پێشتر لە باری عەرەبی ڕوبەڕووی کێشە بوونەوە. بەڵێ پرسیارەکە گەیشت کاکتۆر من بوو قوربان بەڵێ فەرموو پرسیارەکە گەیشت بۆ من بوو قوربانگیان بەڵێ کاکتۆر فەرموو پرسیارەکە فەرمووگیان بەڵێ طبیعی تەسیراتی هەیە بۆ هەموو ئیسلامیەکانی جیهان نەک تەنها چونکە سووریا بەڕاستی وەکو عەرزم جەنابتانم کرد مەوقعێک و ناوچەیەکی زۆر استراتیجیە لە ڕۆژهەڵاتی ناوین و هەر لە تاریخ شاوا بووە و ئەو حەضارەت قدیمەی کە بوویەتی و حتا دەوڵەتی ئیسلامی کە لێەوە پەرەیسەند بۆ هەموو دنیا حکمی ئەمەیەکان حقیقەتەن ئەمە مەسئلە گەلێکە ئەو فتوحاتانەی کە کردیان بۆیە فعلا تأثیراتی لەسەر هەموو با بڵێن تەوەجه ئیسلامیەکان هەیە حرەکاتی ئیسلامی هەیە و واقعێک و حقیقەتێکە چونکە ئێستا ئەوان سەرقافڵن لە کارەکانە و بە فعلیش ئیسباتیان کردووە ینی ئەمەی کە تا ئێستا کردویانە ئیسلام ڕەحمەتە بۆ خەڵکەکە ینی ئەگەر هیچیان نەکردوێ ئەوان هەموو ئەو دیلانەیان هەموو ئەو با بڵێن بەندکراوانەیان ڕزگار کرد هەموو ئەو مەظالیم و ئەو هەموو ستەمانی ئەم نیزامە ئەوان کەشفیان کرد ئەمە زۆرە یعنی کەم نییە بۆیە بەڕاستی تأثیراتیان هەیە و قابلشە هەموو ئینسانێک با بڵێن بە کۆمەڵێ مەراحل ئەڕوا مثلا بۆ نمونە سعید نورسی بە چەند مەرحەلەیەک ڕۆیشت سعیدی کۆن و سعیدی نوێ لەبەرەوە بەڕاستی ئەمەی کە ئێستا ڕووی داوە لێ بەڵێ تأثیراتی زۆری هەیە بۆ هەموو سەبارەت بە گۆڕانکاریەکان ئیسلامی عالەمی و تەجروبە و ئەزمونێکی نێشە گۆڕانکاریەکان دێتە عێراق و شوێنی دیکەش دوایەوەی سووریا. واللهی من ئەوەی کە تێگەم ئەوە حقیقەتەن بە یەک دوو دقە وەڵامدانەوەی تۆزێ زەحمەتە من وەکو توێژەرێکیش کۆمەڵێ بابەت مەیە لەو بابەتە عەجەبەن تەسیراتی بفعلا تەسیراتی لەسەر واقعی عێراقیش بەڵام ئەوەی تا ئەم ساتە وەختە ئەحمەد شەرع ئیشارەتی پێکا کە ئێمە جارێ ئێمە سووریامان مەقسەدە زیاتر لە شوێنێکیکە و هەر وڵاتش خصوصیەت و تایبەتمەندی خودی خۆیەیە بەڵام بە دووری مەزانە ئەبێ حکوومەتی عێراقیش ئەوێ عادەی نەزەرێ بکە هەموو هێزەکانی عێراقی بە کوردستانی خودی خۆشمانەوە دەبێ ئعادە نەزەرێ بکرێ لە کۆمەڵێ مەواقیف و کۆمەڵە شت نەتائیجی هەموو زاڵمێک نەتیجەی ئاوایە تۆ ئەگەر بتەوێ پێشێری ئەو مافانەی میلەت بکەی مەسیرەکان هەر وەکو مەسیری بەشار و عایلەی بەشار و ڕاکەم باشتر بێت تاریخیش باشترین بەڵگەودەنی لە بۆیە هەموو دەسەڵاتدارەکانی ناوچەکە ئەبێ عادی نەزەر لە خودی خۆیانە بکەن ئاشتەوایە بکەن لەگەڵ هاوڵاتیانی خۆیانە تەنانەت حتا عێراقیش نزیکترین شوێنە ئەتوانم بڵێم لێرەوە کە احتیمالە تەسیراتێکی زۆری هەبێ و حکوومەتی عێراقی و حیزب عێراقیەکانیش هەموویش با بڵێن بە کوردستانی خۆشمانەوە هەست بەو مەسئلەیەکەن. بەڵێ بە کورتی بۆ دەسەڵاتدارانی هەرێمیش پەندی تێدایە پەندەکە وەردەگرن بە کورتی بێ سپاس دەکەم. بۆ دەسەڵاتدارانی ئێران بە حقیقەتەن ئەوەی کە من تێگەم حتا دەسەڵاتدارانی ئێرانیش بە حقیقەت ئەوەی کە من تێگەم کۆمەڵێ مراجعاتیان ئەکید دەبێت لەم ڕۆ بەدواوە و ئەبێ خۆیان ئەوان ئیشارەتش بەوە دەکەن ئەمانەوێ مامەڵەیەک بکەین لەگەڵ چونکە شعبی با بڵێن سووریامان لا مەقسەدە سووریاش موقعێکی عەجیب هەیە مەزاراتی تایشتی تێدایە من خەناعەتمەیە تەسیراتی لەسەر ئەوانیش دەبێت. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر محەممەد بازیانی لە هەولێرە هەروەها باشبێرانی ستودیۆ سوپاسان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.